سلام علیکم قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆی ئەمجارەش دێینە سەر باسکردنی یەکێک لە پرسیارەکان کە ئەم ساڵە نیشتیمانی هاتەوە. ئەویش پرسیارەکەمان ئەڵێ شیتەڵ بکە 2 میم توان 3 ناقسەن 2 میم توان 2 زایدەن 3 ناقسەن 3 میم. ئەڵێ چ بکە لۆم شیتەڵ بکە. کێشەی زۆرێک لە قوتابیەکان بابەتی شیتەڵکردنە. ئەتوانین ڕێگەی کتابەکە بەکاربینێن ڕێگەیەکی باس کردیە. هەروەها ئەمە لێرە دێین باسی ڕێگەیشکە دەکەین. ئەتو دەی چ دەکەی لە هەڵبژارنەکان ئەو هەڵبژارنانی کە دایتێت و دوو کەوانەی دایتێت و لە هەر چوار هەڵبژارنەکان دێ ئەو دوو کەوانەی جاران دەکەی ئەگەر پرسیارەکەت لە دەرچوو ڕاستە خۆ دەبێتە وەڵامی ڕاست. ئێستا لەوەی ڤیدیۆکەمان دوور و درێژ نەبی ئەمە تەنها وەڵامە ڕاستەکەی تاقی دەکەینەوە کە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ هەڵبژارنی دیە دێین تاقی دەکەینەوە. میم کەم 1 کەوانە 2 میم توان 2 ناقسەن 3. دێین سەرەتا چ دەکەین؟ ئەو دوو کەوانەی جارانی یەکدی دەکەین. سەرەتا میمەکەی جارانی کەوانەی دووەم دەکەن ڕادەی یەکەم و دووەم. ئەڵێن چە میم جارانی میم توان 2 تەبعاً بەنیشاوە موجب جاران موجب هەر موجب. میم توان 1 جاران 2 میم توان 2 دەکاتە چەند؟ 2 میم بەتوانی 3. موجب جاران سالب دەکاتەوە سالب. میم توان 1 جاران 3 دەکاتە 3 میم. ئەو جاران دێن چ دەکەین؟ سالبیەکەکەی جارانی هەردوو ڕادەی کەوانەی دووەم دەکەین. سالبێک جاران سالب جارانی موجب سەرەتا هەر دەکاتەوە سالب. 1 جاران 2 میم توان 2 هەر دەکاتەوە 2 میم بەتوانی 2. سالب جاران سالب دەکاتەوە موجب. 1 جاران 3 هەر دەکاتەوە 3. ئێستا وەڵامەکەمان چییە؟ 2 میم توان 3 ناقسەن 3 میم ناقسەن 2 میم توان 2 زایدەن 3. ئێستا ئەگەر دیقەت بدەی لەوانەیە بڵێ ئەو وەڵامەی کە لۆمان دەردەچی هەمان پرسیارەکە نییە. بەڵام ئەگەر کەمێک ڕێخستنی لۆ بکەی ئەوە ڕاستەخۆ دەبێتە پرسیارەکە. بەڵام ڕێخستنەکەی لۆ مەکە ڕاستەوخۆ بە نیشانەکان بەراوردی بکە. لێرە چ هەیە؟ 2 میم توان 3. 2 میم توان 3 نیشانەکەی چییە؟ موجبە وانە؟ وەر لە پرسیارەکەی تەماشکە 2 میم توان 3 نیشانەکەی چییە؟ موجبە. کەواتە 2 میم توان 3 2 میم توان 3 ڕاستە. ئەو جاری سالب 3 میم. سالب 3 میم بزانە سی میمەکەی بدۆزە و بزانە نیشانەکەی سالبە. سالب 3 میم لە کۆتایی پرسیارەکەی هەیە. کەواتە سالب 3 میم سالب 3 میم ڕاستە. ئەو جاری سالب 2 میم توان 2 وەرە بیدۆزەوە سالب 2 میم توان 2 کەواتە ئەوش ڕاستە. ئەو جارەی موجب 3کە ئەوە موجب 3 ئەوەش موجب 3 کەواتە هەڵبژارنی دیمان دەبێتە وەڵامی ڕاست.